طبعا ئەوڕۆ یاریکە دووەمین یاری ئێمە بەڕاستی لە هێری بەرگری بە تایبەتی گۆرچیمان مۆفەق نەبووە بەس هیوادارم لەو یاری داهاتوو زیاتر خۆمان کۆ بکەینەوە بۆی خۆمان بۆ یاری سێم تووشی هێشتان حەف یاریمەوە لە خولە بەڵام ئەمە وەکو ینی برایەتی دائیمەن چاومە لە چێبرچەیە بەڕاستی دەبی خۆمان چاکەنەوە بۆ یاری داهاتوو لە یاریگای خۆمانە و ئینشاڵڵە یاری داهاتوو باشتر خۆمان ئامادە دەکەین و یاریەکەی ئەوانی ڕابردوو تعویز دەکەین و ئینشاڵڵە. زۆر سپاس بۆ خوا کاتوانیمان سێ خاڵی گرنگ بەدەستبێنین ئینشاڵڵە لە یاریەکان کەش باشتر دەردەکەوین و ئینشاڵڵە بە هیوام کاسەکەش بین و لە بدایەتی دەوری کاکومێت لەبەرەوەی دەورەکەش خۆی هەمووی تەکە تقریبا سەر دەبتەوە لە نۆ یاری کۆکردنەوەی خاڵ بەڕاستی کارێکی زۆر مهمە لە بدایەتەوە چونکە هەرچەندە تو بەڕۆ پێش بڕۆی زیاتر منطقە و ناوچەکە تەسکتر و باریکتر دەبتەوە 2000 ناتوانێت تو هیچ بکەی کە هیچ هەنگاوێکی دیکە باە بەڵام لە ئێستادا ئەلحەمدولیلا ئێمە سەبر و خۆمان ئامادە دەکەین و سەبر دەکەوینە ناو کەش و جەوی خولەکە لە بدایەتی ئەمە خوای گەورە موفقی نەکردین لەگەر شێوانەی بەڵام بدایەتی دەوری و سەرەتای خۆی کارێکی متەشەنجە لەبەرەوە یاریزانەکان ئەغلبێتی گەنجن و یەک دوو ساڵیش دەبی تۆپانیان نەکردێت تازەنە بدایەتن لە سەرەتان و ناو خولەکان تێفشماندایە مەسەلەن بە خێبرە و خێبرەدارە الحەمدوللا گەمەکی باشمان کرد تا ڕاددەک و تقریبا گەمەکە هەردوو لا متەوەسط بوون بەڵامە الحەمدوللا توانیمان سێ خاڵەکە بەدەست بین ئەویش لە قۆستنەوەی ئەو هەڵانەی کەلۆمان ڕێختە دەشمان توانێت زیاتر بکەین فەریقی برایەتیش فەریقێکی چاکە فەریقێکی مەمتازە ئەو فارق فەردێکە لە نێوان ئێمە و ئێوانشە بوو زۆری یاریکردنی ئەوان بوو کەمی یاریکردنی ئێمە بوو چونکەوان لە ناشینی هەرگەمایان کرد و لە خولی عراقی هەرگەمایان کرد و لە خولی کوردستان گەمە لە یاریەکانەکانی بواری ئەوان بۆ ڕەخسا بوو گەمە بکەن لەبەر هەندێک ئەو زۆر گەمەکردنی ئەوان و کەمی گەمەکردنیمە تا ڕاددەک لە شۆتی دووەم لە جێمی دووەم ڕتمی تۆپانەی مەهینا خوارێ بەڵام الحەمدوللا توانیمان سەرکەوتوبوونی وای سەرکەوتنش بۆ یانەی برایەتی دەخوازم چونکە یانەی دووەمی ئێمەیە بەڕاستی.